بە دیاریکراوی بڵێم پرسی هەژماری من بەکوێ گەشت کوڕیە مەڵبەندەم هەموو تەمەنم لە مەڵبەندا ئیشکاری ڕێکخراویم کردو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و ئەمنیەت و دابینکردنی ئارامی و ئاسایش لە شار و شارچکانی هەرێمی کوردستان کەناڵە میدیایەکان سوسیال میدیا بە ئامانج بۆ ناشرینکردنی سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان کەسوکاری ئەو کەسانی کە لە پارێزگای سلێمانی و زۆنی سەوزە ئەکوژرێن یا لە ناوە برێن ئەوانەڵێن ئەمە بە پشت ئەستوریەکێتی کراوە لە سەردەمێک کە ڕوانشاد مامجلال سەرۆکی هەرێم بوو لە مسنولا پێویستە ئەو حکوومەتە ئەم نائەدالەتیانە کەم کاتەوە کۆتایی با حکمی خۆسە پێنێنین ئێمە قسەمان لەسەر کرد ئێمە بەشدار بین لە حکوومەت یان شەریکی حەقیقی بین حکوومەت حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ هیچ کام لە هێزە ناوخۆیە کوردستانیەکان نەماوە دەیان راپۆر ڕۆژانە ئەدرێ بە میتی تورکی لەسەر بڵێ ئەم حیزبانە دەستی دوون زار شێڵام جارە کاقوبات ئەچێتەوە حکوومەت بینەرانی عزیزم کاتم و کاتێکتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری دیداری شارپرست لەگەڵتانەبین ئەنجامەکانی هەڵبژاردن پەسەند کرا هەندێک لایەن ڕەتی دەکەنەوە بچنە پەرلەمان و هەندێک لایەنی تر ئەنجامەکانیان قبوڵەوە هەندێک لایەن موسیرن لەسەرەوەی کا بەشداری حکوومەت ناکەن لەسەر ئەم پرسانە و چەند پرسێکی تر سەبارەت بە هەژماری من و بە نیشتیمانیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ڕۆڵ و پێگەی یەکێتی لە نێو ئەم پرسانەدا لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز کاک زیاد جەبار لێ پرسراوی مەڵبەندیەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەین کاک زیاد سڵاو لێبێ ساڵیادی دەست بەکاربوونت وەکو لێ پرسراوی مەڵبەندیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لێ پیرۆز بێ سەرەتا لەوە دەست پێەکەم لە ماوەی دەست بەکاربوونی ئەم ساڵی بەڕێستانە چی گۆڕانکاریە کراوە ئەم کاتان باش بەخێر بەمسەر چاومان بۆ مەڵبەندی سلێمانی سوپاس بۆ پیرۆزبایەکەشت دیارە قۆناغەکان جیاوازن هەر قۆناغێک کۆمەڵک موسە زەماتی خۆی هەیەەوە هەموو هێزکی سیاسیش لە قۆناغە جیاوازەکان بە شێوازێکتر ئیشوکارەکانی بەڕێیەکات لە ماوەی ساڵی ڕابردوو خۆتان نەزان دوای گۆڕانکاریی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان هات بە تایبەتی یەکێتی قۆناغێکی تێپەڕان کە قۆناغێک بوو کە هەمومان چاوەڕێی گۆڕانکاریمانە کرد بە تایبەتی بۆی کە یەکێتی نەوعی لە مرکزیەتی هەبێ و خاوەنی یەک بڕیار و یەک گوتار و یەک هەڵوێ زوێ بەرامبەر پرسە سیاسیەکان لە دوای کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانین بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان یەک سەرۆکی هەیە و سەرکردایەتەکەی بە یەک ئاڕاستە سیاستەکانی جێبەجێەکات ئەمە کاراستانێکی باشە بۆ هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە پەرۆش و بتوانێت سیاستەکان و بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێ بکات لە دوای هاتنی ئێمەش بەو بارودۆخە هاتین کە خۆشبەختانە ئەو سیاستە یەکێتی دایڕشت و بە تایبەتی بۆ ئیشوکاری ڕێکخراوەی و ئەم ئۆرگانەشی کە منی شتیاکەم ئۆرگانێکی ڕێکخراوەی جەماوەریە ڕەنە شێوازی ئیشکردنی لەگەڵ ئۆرگانەکانی تری حزب جیاوازتر بێت چەنە هەموومانە ڕەنگانەوەی سیاسەتی یەکێتی پێوە دیارە بەڵامەوەی کە لە سەرەتای لە 22/11/2023 کە من دەست بەکار بووم لە مەڵبەندی سلێمانی وەک لە پرسای مەڵبەند ئەڵبەت من کوڕیە مەڵبەندەم هەموو تەمەنم لە مەڵبەندا ئیشوکاری ڕێکخراویم کردووە ماوەیەکی دوور و درێژ جێگری لە پرسای مەڵبەند بووم پێشتر کادرێم مەڵبەندە بووم ئەو فترێ چوومەتە پەرلەمان کە لە پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەندامی پەرلەمان بووم و سەرۆکی تیمەکەی یەکێتی بووم لە پەرلەمانی کوردستان دوای هاتنەوەم وەکو لێ پرسای مەڵبەند بە چاوڕوونیەکەم هەبووە کە ئەرکی ئۆرگانێکی جەماوەری ئەرکیش گرانە ئاسان نییە بە تایبەتی ئۆرگانش کە خۆم ئیشم تیا کردووە بەرنمەیەکم هەبووە بە تایبەت بووە شەژمانی یەکەم کە پێشتری لەگەڵ مەکتەبی ڕێخستن لەگەڵ جنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتم باس کردو کە لە شەژمانی یەکەمە ئێمە کارەکانمان چۆن ڕێگەخەین چۆن کارەکانمان جێبەجێکەین کە لە 3 خاڵی ئەساسیا خۆی بینیەوە پاشان ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کە خۆشبەختانە هەڵبژاردن ئەنجام درا بە هیمەتی هەموو لایە کە بەشێکی گەورەی
وەکوتم پەیوەندی بە بەرنمەکە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەکە لەم قۆنەغا هەموو یەکێتیەکان بەیەکەوە ئەو بەرنمەیەمان جێبەجێ کرد هەمومان بەیەکەوە بین توانیمان سەرکەوتنێکی گەورە من وەکو عرضم کردی خاڵی یەکەم کە زۆر بەلامەوە گرنگ بوو ئەم ئۆرگانە ئۆرگانێکی جەماوریە چۆن دیتە ئێرەوە دەرگاکان ئەخەیتە سەر پێش بۆ ئەوەی هەموو چین و توێژە جیاوازەکان خەڵکی ئەم شارە بێنە ئێرە دەردەدڵی خۆیان بکەن پێشنیاری خۆیان بکەن قسەی خۆیان بکەن زۆرترین کات گوێیان لێ بگری و بەدەم داواکاریەکانیان پێشنیارەکانیان بیر و بۆچوونەکانیان پەرۆشەکانیان بۆ گەشەکردن و بەرەوە پێشچوونی کاری ڕێکخراوی جێتی نیشتیمانی کوردستان لە سنووری مەڵبەندی سلێمانی چونکە مەڵبەندی سلێمانی ئۆرگانێکی ئەساسی جێتی نیشتیمانی کوردستانە ئەکرێ بڵێ لە ناو مەڵبەندەکانە ناو ئۆرگانەکانی یەکێتیە دڵی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێویستی بۆیە کە فرسەتی زیاتر هەبێ و مانوبوونی زیاتر هەبێ و زیاتر خۆتی بۆ تەرخان بکەیت بۆی بتوانانی زۆر باشکات ئەمە وێنەیەکی بەگشتی تایبەتی بووە تێڕوانینێکی گرنگ بوو لەسەر ئیشەکانی خۆت لەسەر یەکێتی لە نێو ئۆرگان و ڕێخستنەکان یەکێتیە بەڵام ئەوەی کە گرنگە بیڵێم ئەوەیە لەسەر ئاستی ئارامی و ئاسایشی نێو پارێزگای سلێمانی چیتان کردو چونکە لە کۆتاجارە هەر کەم و کورتێک لە سلێمانیا هەبێ یەکێتی پێ دیارەکرێت چونکە بمانەوە نەمانەوێت بووە بە دیفاکتۆ لە هەرێمی کوردستان ئاسدا بەشکرا بەسەر دوو زۆنە وەکو چۆنەمە بۆ هەولێر و دوهۆک و زۆنی زەرد ڕاستە هەمان شتی بۆ زۆنی سەوز ڕاستە کەواتە کاک زیاد لە ماوەی ئەم ساڵەیە تا چەند کاری کردو بۆ گەڕانەوەی ئارامی و ئاسایش بۆ نێو پارێزگای سلێمانی چونکە لێرە و لەوێ گوێمان لێ بێ کە ئارامی لە نێو شاری سلێمانیا کەمە هەندێک جار یەکێتیشی پێتاوان بارەکرێ ئەگەر واقعانە سێریکەی وەکوی کە باسەکرێت دوو زۆنەوە زۆنی سەوز و زۆنی زەرد ئەمە ڕاستە بەڵام ئەگە واقعانە وردەکارانە سێری بکەی جیاوازی زۆرە لە نێوانم دوو زۆنە لە زۆنی زەرد ئەگەر لە بازێ ناوچە ئەگەر کەسێک کە بێ ئیشێکی کرێکاری بکە یا هەماڵی بکە لە شوێنێک ئەگەر تەسیری حیزبی پێنەبێت پشتیوانیی حیزبی پێنەبێ ناڵەوە شوێنایشگایان دیار نەبێت کە دەنگەکەی بۆ حیزبیشی دیاریکرا و هەبووە ڕەنگە نێڵنی ئیشکال لەم زۆنەی ئێمە جیاوازترە ئێمە حکوومەتی سلێمانی حکوومەتە لۆکاڵەکەی سلێمانی حکوومەتیی هەمەڕەنە ئەوە تا ئێستا پارێزگای سلێمانی سەر بە هێزێکی سیاسیە ئەو بەشێک لە بەڕێوەبەری گشتیەکان یان دایرە خەدەمیە گرنگەکان کە کۆڵەکەی ئەساسین لەم شارە بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نییە ڕاستە لایەنی ئەمنی لە سنووری پارێزگای سلێمانی یان زۆنی سەوز بەگشتی بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڵام هەموو شتێک ناکرێ لە کۆ بکرێتەوە لە مەسەلەی دامەزراوە ئەمنیەکانە بەڵام دامەزراوە خەدەمیەکان هەیە ڕەنگە بەشێکی زۆربەی خەڵکی ئەم شاری ئێمە کاتێک گلەی لە دەسەڵاتەکە گلەیەکات لە دامەزراوە خەدەمیانە پێشتر تا ماوەیەک پێش ئێستا بەڕێوەبەری گشتی کارەبا لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە جێگری وەزیری کارەباش یەکێتی نیە وەزیری کارەباش پارتیە هیچ کام لەمانە تا ئاچێتە سەری سەرەوە کە پەیوەندی بە کارەوە هەبێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە بەڵام کاتیشی لەم شارەیە ما خەڵک کارەباشی نییە گرەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان باش هیچ کات لەم بەرپرسیارەتەیە خۆمان نەشاردووە بابەتە ئەمنیەکە قسەتان چێ لەسەری بەردەوام ئەگەر بڕۆی بە مێژووی دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا لە هەموو قۆناغە جیاجیەکان پیا بچیتەوە یەکێک لەو شانازیانەی کە بەرێکێتی نیشتیمانی کوردستانەکەوێت کە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و ئەمنیەت و دابینکردنی ئارامی و ئاسایش لە شار و شارچکانی هەرێمی کوردستان و بەردەوامیش هەموو لاکشایەتی وادەن کە دامەزراوە ئەمنیەکانی زۆنی سەوز یان سنوورەی ئێمە زۆر چاوکراوە بوون و بەردەوام قۆناغی زۆر ناڕەحەتمان تێپەڕانەوە دیقەتی ئێرەم ئەمێک دو ساڵی دوایی نابێ بدرێ قۆناغمان تێپەڕانەوە کە تاوەکو ڕژێمی عێراق مابوو تا 2023 ڕۆژانە بە دەیان جێچەڵی ئەمنی لەم سنوورانەی ئێمە لەلایەن مخابرات و استخباراتی عێراقیەوە بۆم سنوورانەی ئێمە ئەهات و ئەکرا دواتر ناوچە سنووریەکان کە بە خوێنی دەیان و سەدان پێشمەرگە پارێزگاری لێکراوەوە دوای هاتنی
داعش و گروپە تیرۆریستەکان لەم سنوورانەی ئێمە کە ڕۆڵیان هەبووە و کاریگەریان هەبووە بە حکومی مەوقع جغرافیەکە بەڵام دامەزراوە ئەمریکانی ئەم سنوورە هی ئەوەن کە ئینسان شانازیان پێ بکە کە بە باشێرکانی خوانیان جێبەجێ کردووە ئەو بەڵام ئێستا لەم ساڵانەی دواییە بەداخەوە زۆر بەوازەحی ئەوە بینی کۆمەڵێک لە کەناڵە میدیایەکان سوسیال میدیا بەڕاستی بە ئامانج بۆ ناشرینکردنی سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان کارەکرێەوە ئەتوانم بڵێم تاوەکو ئێستا ڕۆژانە دەیان راپۆرت و تەقاریرە درێ بە دامەزراوە ئەمنیەکانی وڵاتانی دەرودراوسێ بۆ ناشرینکردنی ئەم سنوورە و بە ملیۆنان دۆلار سەرفەکرێت بۆ ئەوەی ئەمە بدرێ بەگوێ خەڵکی کوردستانە کە ئەمنیەت و ئارامی سنووری پارێزگای سلێمانی و زۆنی سەوز ئارامێکی باش نییە بەداخەوە ئەمە بە ئامانجگرتنی ئەم سنوورەیە کە ئەچتە ناوەقعەکەەوە خەڵکیشێتە ناوەقعەکە بەڵام خۆکاک زیاد کە سوکاری ئەو کەسانی کە لە پارێزگای سلێمانی و زۆنی سەوزە ئەکوژرێن یا لە ناوە برێن ئەوانەڵێن ئەمە بە پشت ئەستوریەکێتی کراوە ینی تاکەی ئێوە ناتوانێت ڕێگر بن لەو جۆرە ڕووداوانە جاگە دیقەت بێ من چەند جارێک باسیۆم کردووە پارێزگای سلێمانی لە هەموو مناسبەیەکە کە هیچیتی نییە لە هەموو مناسبەیەکە ئەوەڵێ لە عێراقا لە ناو پارێزگەکانی عێراقا سلێمانی ئەمانترین شارە ئەمینترین شارە کە ئاسایشی و ئارامی تیا بەرقەرارە بەڵام کوشتن و ئەوە کە هەمومان تەمەنایەوەکن هەمومان کار لەسەر ئەوواکن کە کوشتن نەبێت هیچ جۆرە کوشتنێک لە هیچ لایەکەنەوەی بەڵام خۆتان نەزانن ئێمە کاینێکی کۆمەڵایەتین و علاقات و پەیوەندی کۆمەڵایەتی هەیە و کێشۆ شیرەی کۆمەڵایەتی هەیە و لە دنیاشاوایە هەرەوە نییە لە سلێمانی و لە هەرێمی کوردستان هابێ لە هەموو ناوچەکانی کەش ئەم جۆرانە بەداخەوە ئەبێت ئێستا ئێمە لە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونوتیژیان دژی ژنان ئێستاش ئێمە حیزبەکە ئێمە بەردەوام لە هەوڵێەوە بۆ بنەبڕکردنیەوەی کە بە هیچ عنوانێک و هیچ ناوێک ژن نەکوژرێت و هەمومان دژی ئەوەین هەمومان بەیاننامە دەرەکەین هەمومان دام و دزگا ئەمنیەکان بەردەوام کار لەسەر ئەماکەن لە سەردەمێک کە ڕوانشاد مامجلال سەرۆکی هەرێم بوو لەم سنوورا بڕۆ بزانن لە ئەوانەی کە دەیان قەراریباری کەسێتی دەرکرا بۆ ئەوەی کە ئەمانە کەم بکرێتەوە هەموو ئەمانە دراون بە دادگا و دادگاکانیش بەردەوام کاری خۆیانیان کردو هیچ کاتێکیش لە دەرەوەی ئەو بە ئامانجگرتنە میدیای و ڕاگەیاندانەی کە هەیەەوە کە ئێستا کار لەسەر ئەم بابەتە ئاکرێ لە دەرەوەی ئەمە هێشتی نیشتیمانی کوردستان بەردەوام بە دوایەوە بۆ ئەمانە ئەتەم تاوانبار بچێتە بەردەمی دادگا و لە بەردەمی دادگا بڕوات کە سزای خۆ باشە کاک زیاد ئەنجامەکانی هەڵبژاردنوەکو لە پێشکەکە ئاماژەمان پێکرد پەسەندکرا یەکێتی نیشتیمانی کوردستان تا ڕادەیەک خۆی بە براو ئەزانێەوە لە سات و وەختی بانگەشی هەڵبژاردنا جۆرەك لە جۆرەکان زمان و دروشمی زبر بەکارهات گەرچی ئەسەوترێ زمانەکان و دروشمەکان میان ڕەوتر بوونەتەوە ئێوە باستان لە کۆمەڵک بەڵێنە کرد بۆ هاوڵاتیان بەگشتی و دەنگدەرانی خۆتان بە تایبەتی بە دیاریکراوی بڵێم پرسی هەژماری من بەکوێ گەشت چونکە کاک بافڵ وتی تەوتین جێبەجێەکەین کۆتایی بە هەژماری من هێندێ ئایا هەژماری من لە ژێر دەسەڵاتی ئەوەیە کاری پێکرێت چونکە بەم دوانە دەستکراوە بە جێبەجێکردنی کاتێک باز لە ئەوەکەی لە بانگەشا ئێمە زمانی زبرمان بەکارهێناوە و دوای بانگەشە ئەمە بۆ شوێنەوە ئەو تەبیعەتی هەڵبژاردنەوەیە کە ئەوەی بەکار بەڵام هەموو پەیامانەی کە لە زمانی سەرۆکەوە دراوە بە خەڵکی کوردستان ئەمە سیاسەتی چێتی نیشتیمانی کوردستان بووە دڵنیابە لە ئێستا هیچ پاشکشەی لە ئامانجەکانمان ناکەین ئێمە باسمان لە حکومڕانیی ڕەشی کردو حکومڕانیی خزمەتگوزار لە هەرێمی کوردستانە حکوومەتێک کە حکوومەتی خزمەتگوزار بێ حکوومەتێک کە حکوومەتی تێپەڕاندنی جیاوازیەکان بێ حکوومەتێک کە ئەو نەعەدالەتیانەی کە لە نێوان شار و شارستانی هەرێمی کوردستانە بە تایبەتی لە سەردەمی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستانە کراوە
پێویستە ئەو حکوومەتە ئەم ناعادالەتیانە کەم کاتەوە. ئێمە لە حکوومەتێک بەشدارە بین کە ئەمانە بکات و ئەو ڕێڕەوی حکومڕانی کە باسمانە کرد کە بەلاڕێیا براوە ئێستا پێویستە بەخرێت و شەڕ شاڕێ ئەساسێکی خۆی کە خزمەتکردنی خەڵکی کوردستانە بەدڵنیایەکێتی نیشتمانی کوردستان هیچ پاشەکشێ لە مامانجانە ناکاوە کار لەسەرەوە کات کە بۆ داهاتوو ئەم لەم جۆرە لە حکومڕانی باشە کاک زیاد جێگری یەکێک لەو قسانەی یەکێک لەوانەی کە قسەی لەسەر کرا ئەمە داواکاری خەڵکە کاتێک باسی هەژماری بێ ئەوە داواکاری فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە داوایان کردووە کە تەوتین بکرێ. مەسەلەی تەوتینیش قەرارێکی دادگای فیدرالیە لە عێراق. ئێمە بەپێی دەستورێک بەشێکین لە عێراق و بەپێی ئەو دەستوریژە و دادگای فیدرالیە دروست بووە و ئەم دادگایە دەیان بەڕیاری لەسەر هەرێمی کوردستان داوە لەسەر هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستان دای پەرلەمانی کوردستان هەڵۆشایەوە لەسەر قانونی هەڵبژاردن کە ئەم هەڵبژاردنەمان پێکرد پێشتر یاساکە بە زۆرێکی تر بوو و هەرە و دادگایە بڕیاریدا کە مەسلەی پێگاتەکان و مەسلەی چواربازنە و مەسلەی ئەوەی تۆماری دەنگدەران هەموو گۆڕانکاریانە ئەو محکمەی قەراری داوە ئەم محکمەش بڕیاری داوە کە تەوتین بکرێ. باش تەوتینکردنیش یەکێک لە خاڵە ئەساسی گرنگەکانی نەک تەنیا بۆ قۆناغا یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆر دەمێکە کار لەسەر ئەماکە. من بەو پێی کە بازدەماکەم من لە پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بووم، سەرۆکی لیژنەی مالی بووم و بەردەوام ئیشمان لەسەرەوە کردووە کە پێویستمان بەوەیەک سیستمی بانقی لە هەرێمی کوردستان و عێراق جێبەجێکرێ و خۆتان نەزان مەسەلەی سیستەمی بانقی پێویستی بووە کە لە هەموو عێراق جێبەجێکرێ هەنگاو بنین بەروی سیستەمی بانقی هەبێ. بۆ ئەگەر سیستەمی بانقی لە هەرێمی کوردستانە هەبێ دڵنیابن ئەمان و ئەمنیەت و ئارامی و ئاسایی زۆر زیاترە بێ لە ناو کۆمەلگەی ئێمە و لە ماڵ بە ماڵی ئەم وڵاتی ئێمە. مەسلەی فەسادی و گەندەڵی تا ئاسێکی زۆر نزم دابەزە لەبەرەوەی ئەگەر سیستەمی بانقی هەبێ لە منە پرسرێتەوە تۆ موچەکەت ئەوەنەیە لە ماوەی 4-5 ساڵاکە پۆستێک مەدرێتێ بمە خاوەنی سەرمایەکی زۆر لێپرسینەوەم لەگەڵەکرێ کە ئەم سەرمایە لە کوێ هاتووە دیارەکە سیستەمی بەڵام لەو پاشاگەردانی کە لە دوای ڕوخانی ڕژێمە عێراقەوە بەدەیان و سەدان کەس بە ماوەیەکی کەم هەڵتۆقین و بوونە خاوەنی ملیۆنە دۆلار و کە هیچ کەسیش نەیتوانیوە ڕاستە بەشێکی ئەوەی کە دراوە بە نەزاهە لە عێراق و بەڵام فەسادی و گەندەڵێکە زۆر لەوە زیاتر بووە. لەبەرەوەمە ئەم بیرۆکەیە دەمێکە هەیە بۆی کە ئەم سیستەمی بانقی جێبەجێکرێت. ئێستاش ئەم داواکاری خەڵک لەسەر مەسەلەی تەوتین و لەسەر مەسەلەی هەژماری من یەکێتی نیشتیمانی کوردستان دوای داواکاریەکانی خەڵک کەوتەوە بە جدیش کاری لەسەر کردووە. ئەمە ڕاستە پێش هەڵبژاردن لە کاتی بانگەشا سەرقاڵبوونمان بە هەڵبژاردنەوە تەنیا قسە بوو وتمان تەوتین جێبەجێکەین بەڵام لە دوای هەڵبژاردنەوە بە عەمەل کارمان لەسەر کردو ئێستا کاری لەسەرەکەین کە تەوتین بکرێەوە ڕەفیقەکانمان کە ئێستا پۆست و پلەپایان هەیە لە عێراق لە ناو حکوومەتی عێراق لە پەرلەمانی عێراق و ئەمانە ڕاست پێراون کە لەگەڵ باقا حکوومیەکان قسە بکرێ لەگە باقی ڕافیدێن لەگە باقی ڕەشید لەگەڵ TBI لەگەڵ ئەمانە دانیشتن کرێەوە لەگە باقی مرکزی قسە بکرێەوە لەگەڵ وزارەتی مالیە عێراق دانیشتن بکرێت لەگەڵ انجومەنی وزیران سەردانی بەڕەسوودانی بکرێت لەسەر ئەم بابەتەوە لێرەشەوە کارمان لەسەرەوە کردووە کە هەموو دام و دەستگا و دایرەکانی حکوومەت مەسەلەی تەوتین جێبەجێکەن بەڵام ئەمە هەرچیی ئاسان نییە نێمە وردەکاریی زۆری پێویستە و کاتشێ بە تایبەتی ئەم باقانەی کە بانقە ئیتحادیەکان ئێوە خۆتان نەزان دەمێکە لە دوای ڕاپەڕینەوەمانە لێرە هیچ وجودیشان نەماوە پێویستە کار ئاسانی بکرێ بۆ هاتنی ئەم باقانە بەڵام بە دڵنیایەتی نیشتیمانی کوردستان بەردەوام پشتیوانە بێت تاوەکو بتوانین زامنی موچەی موچەخۆرانی هەرێم ئەمامە بەلایەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەم خاڵ ئاساسیە باش زامنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان جا ئەم موچەیە ماگانە بەبێ ترس هاوڵاتی هەرێمی کوردستان موچەخۆرێک فەرمانبەرێک موچەکە بگاتە دەستی نەگوە کۆی بەداخۆ لە 5 ساڵی ڕابردووە زین بە گەورەترین کێشەی خەڵکی ئێمە ئەوە بووە موچەکەی دواکەوتووە لێبڕێنی موچەی هەبووە و بە دوو مانگجارێ موچەوە گرتووە بە 5 ئەم قۆلاغە تێپەڕێنین هەموو منەتان ژێرمەوە بۆ مێژوە
بزانن یەکێتی لە کێوە کار لەسەر ماکە یەکێتی لە کێوە کار لەسەر ماکە کە لە ڕێگەی عێراقەوە موچەکان بێ یەکێتی لە کاتی دەرچواندنی قانونی بودجێ عێراق چۆن شەڕی لەسەرەوەکە کە مادەیەک بچەسپێنێ لە کاتێک ئەگەر هەست بە نادادپەروەری کرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرامبەر موچەخۆران و فەرمانبەرانی پارێزگاک بە قانون بتوانێت ئەو پارێزگای داوایەوە کە موچەکانیان ڕاستەخۆ بێمانە هەوڵە هەموو وڵەکان باشە کاک زیاد باست لە وەکو لە پرسیاری پێشواوتم یەکێک لە دروشمەکان یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ نمونە کۆتایی پێهێنین یا کۆتایی با حکمی خۆسە پێنێنین یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان نەفەسەوە بەشداری کابینەی داهاتوی حکوومەت بکە و ئەمە بەشێکی پرسیارەکە بەشێکی تر ئەوەیە کە چی پۆستێک لە لای یەکێتی هێڵی سوورە کاتێک باسی کۆتایی پێهێنانەکەی باسی ڕوخانەکەی باسی نازام چیەکەیت قسەکە لەسەرەوە نیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جملەی بەرامبەر هێزی سیاسی بەکارێنە بەرامبەر حکوومەتی بەکارێنەوە ئێمە پێویستمان بەوەیە ئەم شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان بگۆڕین خەڵکی کوردستان ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی نازانێ ئەبێ حکوومەتێک بێتە کایەوە خەڵکی کوردستان ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی بزانێت ئێکاتێمە کۆتایی بەم نادادیێنین کۆتایی بەم بارودۆخیانین کە خەڵک ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی نازانێ ئێمە چینە حکوومەت بەشداریەکەین لە حکوومەتێک کە لە داهاتووە خەڵک ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی بزانێ ئەمیش بە چیە بێ بە خزمەت گوزاریە بێ بۆ بە تێپەڕاندنی و نەعەدالەتیانی کە ئەوترێ یەکێتی پۆستی سەرۆکی حکوومەت یا سەرۆکی هەرێمیەوێت سەبارەت بە ئێمە سیرگە شێوازی حکوومڕانی ئێمە هیچ قسەیەکمان لەسەرەوە نەکردووە کام پۆستەی ئێمە بێ ئێمە قسەمان لەسەرەوە کردو ئێمە بەشدار بین لە حکوومەت یان شەریکی حەقیقی بینە حکوومەت شەریکی حەقیقی لە حکوومەت واتە قسەمە بێ لە پەیوەندی و علاقاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هاوپەیمانان لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ هێزە ناوخۆیەکان ئێستا بڕۆم پرسیار بکەن حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ هیچ کام لە هێزە ناوخۆیە کوردستانەکان نەماوە لەگەڵ کە هیچ کام لەم هێزانە پەیوەندی باش نییە لەگەڵ هێزە عێراقیەکان پەیوەندی باش نییە لەگەڵ هەرێمایەتی لەگەڵ وڵاتێک پەیوەندی باش نییە لەگەڵ وڵاتێک لەسەر ئەساسی حکومڕانی نییە کە عێلاقەکە باشە لەسەر ئەساسی ترە لەسەر شتی تر پێم وتی دەیان راپۆر ڕۆژانە درێ بە میتی تورکی لەسەر سنووری پارێزگای سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەمانە کۆتایی بەمانە بینین ئێمە ئەمانەیە شەریکی حەقیقی بین لەناو هەموو ئەمانە بتوانێت حکوومەتێکی نیشتیمانی و دەستی بۆ هەر شتێکی بێت بە شێوازێکی مؤسساتی حکوومەت بەڕێوە بچێت لە مەسەلەی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان هیچیتی بەجددی کاری لەسەرەوە کردەوە هێزی پێشمەرگەی کوردستان بێ بەڵام ئەبێ ئەمە هێزە بە نیشتیمانی بکرێت نیشتیمانیە خۆی ئەمە هێزە هێزێکی نیشتیمانی بۆ لە ڕابردووە هێزێک بووە کە هەمومان شانازیمان پێوە کردو هێزێک بووە کە هێزی پێشمەرگە قوربانی زۆری داوە بەڵام ئێستا هێزە وا لێ بکەی کە هێزی حکوومەتی هەرێمی کوردستان بێ و هیچ هێزێکی سیاسی نەتوانێت ڕۆم و ڕوخساری خۆی بەسەر مێزۆ دیارکە بەڵام ئایا بەرامبەرەکەمان زۆر باشە کاک زیاد یەک دوو جار باست لە وڵا شتێک لای من بووە بە جێگەی پرست دوو سێ جار باست لە ئەوە کرد کە ئابلوقە خراوەتە سەر سلێمانی یا بە جۆرێک لە جۆرەکان نەزەرەیەکی خراپێ بۆ سەر سلێمانی ئەم ئابلوقەیە لەکوێ خراوەتە سەری و ئەتانێت چۆن کۆتایی پێ بهێنن ئەمە دیوێکی ترەوەیە کۆی هێزەکان بەدەر لە یەکێتی و پارتی لە پارێزگای سلێمانیا کۆبوونەتەوە بەڕێستانۆکو کەسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان کارتان لەسەرەوە کردووە کە لەگەڵم هێزانە دابنیشن و جۆرەك لە هاوپەیمانەتیتان هەبێ لە پێکێنانی حکوومەتە ئەزانی ئەم هێزە سیاسیانی کە ئێستا لە سلێمانی هەنووبارەگەیان هەیە و کەسی یەکەمیانەیە ئەمانە نین بڕیارەدەن لەوەی کە لە حکوومەت چی بین خەڵکی ترەوەیە لە باڵادەستەکانی ناو حیزب سیاسیەکانن لە مەکتەبی سیاسی و سەرروترە و لە ئەوانە بڕیارەدەن بەڵام ئەم پەیوەندیمان باشە لەگەڵ ئەم هێزە سیاسی بڵێ ئەم حیزبانە دەسی دوون من نەموتۆ دەسی دوون ئەمانەی کە لێرەن بەسەر ئێستا من ئێرە مەڵبەندی ڕەخستانیە هەموو بڕارێک لای من نییە وەکو مەسئولی مەڵبەند بەیانی بۆ کات بۆ پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە من ئەندامێک بم لەو گروپە بەڵام ئەوە نیم من بڕیارەدەم ئەمە حیزبەکان مەکتەبی سیاسیە و لێەوە
حزبەکانی کەش بامانشەوە بەڵام لەسەر ئاسی سلێمانی ئەمە پەیوەندیمان باشە لەگەڵ هەموو هێز سیاسەکان و بەدەمیشیانەوەین بە دڵنیای خۆشیانەوەڵێن لە کاتێکا کە ئێمە لێچێتی وایە کە لێرە ئێمە باڵا دەستبین بە دڵنیای و پەیوەندیی باشمان لەگەڵیان هەیە و ئەم پەیوەندیە باشەش نەبووتە هۆیەوەی ئێمە سەریەشەی زیاتر بۆ حیزبەکانمان دروستکەین یعنی ئەکرێ من بڵام لە هەموو ئۆرگانەکە ئەتوانین توا بکەی کاراسانی بۆ حیزبەکەت بکەی وەشتوانین سەرشی زیاتری بۆ دروستکەی کە ئەم هێزانەوەی کە پەیوەندی خراپەکانەوەی کە ینی فەراغەکە زیاتر دروست بێ پەیوەندیمان خراپ نییە بەڵام سەبارەت بەوەی کە ئێمە لە حکوومەت چیمان پێویستە و چیمانەوە و لە کام وەزارەت بە دڵنیاییەوە ئێمە شەریکی حەقیقیە بین لە حکوومەت و هەم قۆناغش جیاوازتر لە قۆناغەکانێکە زۆر باشە میشارەت بە شتێک بم ئێستا قۆناغی دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ کاتیچکە ناچێت هیچ هێزێکی سیاسی نییە لە کوردستانە بتوانێت بەتەنیا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەت پێک بێنێ و حکومڕانی لە هەرێمی کوردستان بکات هەر هێزێکی سیاسی ئەبێت پەنابەرێت بۆی کە لەگەڵ هێزەکانی کە دابنیشن دەنووسان بکەن تاقی ڕێکوتنی سیاسی بکەن بۆی کە بۆ داهاتوو حکوومەت پێک زۆر باشە کاک زیاد بەرەو کۆتایی بەرنامەکە چین ئەمەوێ چەند پرسیارە بکەین و زۆر وەڵامەکانیان بە کورتی وەربگرین پرسیارێکیانەوەیە کە بارودۆخی موچە لە هەرێمی کوردستانە خراپە حکوومەتی ناوەند ئەو لیستە موچەی کە حکوومەتی هەرێمەی نێرێ ئەڵێ زۆرە بەڵام دوای 1-2 هەفتە بە هەمان لیست بودجێ هەمان لیستە نێرێتەوە پێتان وایە لێرە خەتاکە هەرێمی کوردستانە یاریکردنی موچەخۆرانی هەرێمە بەدەست حکوومەتی ناوەند بەڕای من دوولایەنەیە لایەنێکیانەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ڕەنگە هەموو ڕاستاڵن ئەوە لیستی موچەمان ناردنەزانم چی بەڵام هێشتا کەم و کوڕی هەیە لە شوکارەکانە ئەوەی من ئاگدارم و تابعاکەم کەم و کوڕی هەیە لە لیستی موچە کەم و کوڕی هەیەەوە بەشێکی لەو کەم کوڕانە بانقەسە و بەشێکی ئەوەیە کە ئەوە نییە بڵێ بانقەسەوە کراوە ئەمە لەلایەک وە بەڵام عراقیش ڕەنگە بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ تۆ بکات ڕەنگە ئیش بەو شێوێنەیەتە پێشەوە سەرێشت بۆ دروستەکە بەڵام مێ دەکەین ئەم فترێ تاوکو کۆتایی ساڵ کە ئەمانە ڕێک بخرێەوە لە ساڵی داهاتوو ئەیتر ئەم کێشە و بێشەی موچەی نەوێچکە ئێستا بودجە دیاری کراوە پشکی هەرێمی کوردستانی تیا دیاری کراوە ڕاستە پشکی هەرێمی کوردستان بەشێکی بۆ بودجەی تەشغیلیەوە بەشێکی بۆ استیسماریە بودجەی تەشغیلیش خاڵی ئەساسی و گرنگی لە هەرێمی کوردستان مەوزوعی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە بەردەوام بەبێ ئەولوێتی هەبێ و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکرێ و مێ دەکەم کە لە داهاتووشە ئەو حکوومەتەی کێت علاقات و پەیوەندی لەگەڵ حکوومەتی ناوان بە شێوەیەک باش بێ بتوانێت مەسلەی نەوت بە تایبەتی کە ئێمە بەداخۆ تا ئەسە لە عێراق قانونی نەوت دەرنەچووە چۆن مامەڵەکردن لەگەڵ هەرێم و لەگەڵ ئەوە بکرێ بۆ داهاتوو بتوانین ئەم ڕێکوتنانە بکرێەوە ئەم کێشانە نەمێنێ لە پێناوی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاد بەردامە وترێ کە گوایە یەکێتیەڵەن پارتی حیزبی بنەماڵێ بەڵام ئەمەش لە لای خەڵک جێ پرسیارە بۆچی یەکێتیش بەردەوام کاقوبات کاندی دەکاتەوە پۆستە باڵاکە بە کاقوبات دەدا کەسی تر هەیە لە یەکێتیادە جاچێڵام جارە کاقوبات ئەچێتەوە حکوومەت ئەم جارە بەدیل هەیە بۆ کاقوباتیا منەڵام با چاوەڕێکم بەڵام چێ لە کاقوبات ئەچێتەوە حکوومەت زۆر باشە کاک زیاد هەندێکی سیرکەشتی ئەوی کە خاوەنی ئێساسی ئەم حزبێ و کۆڵەکە ئەساتەکەیتی کە سوکاری شەی دەکانێتی یەکێتی خاوەنە ئەساسەکەی تێکۆشەرەکانێتی کە دەیان ساخەبات تێکوشانیان کردو لە پێناوی لە بەتایبێت لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیەوە لە پێناوی کورد و کوردستان و خاچی کوردستانە یعنی هەموو کات ئێمە لەم مەڵبەندا پێشنیارمان کردووە لە هەڵبژاردنە مەکتەبی سیاسی سەرکردایەتی بە هیچ شێوەیەک لە موچیان دەرنەکەوێ کادرەکانی خوار و کە سوکاری شەیدەکان ئەم حیزبە ئاپارێزنەوە سەرکەوتوش بووین. کاک زیاد هەندێک لە شۆفێرانی بار هەڵگرەکان خۆیان ئاماژیان پێکردەوە هەتا ئێستا بووە بە واقع ئەڵێ لە هەولێرەوە نایڵن داخلی سلێمانی بین ئەگەر هەر بار هەڵگرێک بڕی $600 بە ئەو بازگانە نەدا ئەم $600 هەمووان نەزانن بۆ کۆمپانیایکی دیاری کراوە
لە کۆتاییە ئەم پارە بۆ چێ گەڕێتەوە؟ من ئەو معلوماتم نییە ئەوەی کە جناب دەڵێ 600 دلار تۆم هەم نەچم بیستووە لە ڕاستیان بەڵام ئێمە دنیای کێشە و بێشەمان هەیە وەڵام لە خشە سەرمانەوە تا بەری پێمان لەم حکوومەتە کێشە و کەم و کوڕیە لە جیاوازیەکان لە هەمووانەی کە ئەکرێ فعلەن وەکو بەداخەوە دوو حکوومەتی جیاواز مامەڵاکرێ کە ئیشەڵا چاوەڕێەکەین بۆ داهاتوو ئەمە بەم شێوازە نەمێنە بەڵام کە یێتە سەر مەسەلەی داهات من لە وەختی خۆی زۆر قسەم لەسەرم بابەتە کردووە بێوجدانێکی گەورە بەرامبەر ئەم سنوورە ئاکرا داهاتی ئەم سنوورەی ئێمە ئەسڵان ئەوەی شەفافێت کە ڕۆژانە بڵاوێکاتەوە کە داهاتی چییە زۆر هەوڵ درا و کاتەکە لە سنوورەکانی کەش بکرێ بەڵام نەکرا زۆر قسە هەیە کە ئێستا ڕەنگە لەو یەک دوو دەقا نەتوانمەوە بڵم بەڵام ئەتوانم بە نیو سەعات بەدەیان شتت پێ بڵم چەند جیاوازی هەیە لە مەسەلەی داهاتە داهات دەچێتەوە خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هەموو کات داهاتی ئەم سنوورەی ئێمە جیاوازتر بووە لە داهاتی ئیبراهیم خەلیل و چۆچووە داهاتی ئەم سنوورە وەرە بزانم چی پێکرا ئەم داهاتە هەرچی تژغیلی سنووری زۆنی سەوزەیە پێیەکرێ هەرچی نەسری و پێداویستی دام دزگاکانی حکوومەت هەیە لێرە لەسەر داهاتی ناوخۆکرێ هەرچی بەدایان و سەدان ڕۆژانە بە ئێستەشەوە بەدایان بڕیار لە وەزارەتی لە وەزارەتی دارایی و لە ئەنجومەنی وزیرانەوە درێ کە فڵانە پرۆژە لە فڵان شوێن بکرێ و ئیمزایەکەن بەس تەنیا ئیمزاکە عایدیوانە لە خوارە سیرکە نووسراوە بانقی هەرم باقی ئاشتی بۆ کاری پێویست لەسەر داهاتی ناوخۆی سلێمانی قەت ڕۆژە لە ڕۆژان بیر لەوە نەکراوەتەوە ئەم داهاتە تۆ ئەم هەموو بڕیارە ئادەی ئەم داهاتە بەشی ئەماکاوە لە خۆراغێکیشە مانگانە لە ١٤٣ ئەو تەمویلی موچەی کە لە داهاتی ناوخۆوە کرا بۆ تەمویلی موچاکرا بەبێ ئەوەی بزان و پرسیار بکەن کە داهاتی ناوخۆی سنووری سلێمانی چەنە بڕیانە ڕەدا بۆ ئەم مانگە دەیان نووسراوم لە هەری وەزارەتی مالیە لە سەدا مەسەرەن ٧٣ ملیار دینار تەمویلی موچەی مانگی دەبکە ئیتر بیلەوە ناکرا هەیە نییە بێت جێبەجێ بکرێ ئەمانە هەموو لەسەر داهاتی ناوخۆ بۆەوە پێشم وانە لە یەک وەرەقە داهاتی ناوخۆ کە خەلیلی شتیا وە ئێستا ئێوە ڕازی نابن بەم حکوومەتە لە داهاتوە کە ئێسش خۆتان هەر بە شەکل کەس ڕازی ناوێت بۆچی بەشداریتان کردو بۆچی ئەتانوێ بەشداری بکەنەوە ئێمە ئەوەی ڕاستی بێ کە بەشدار بووین ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە کۆڵکیشی ساسی حکومڕانی بووین لە هەرێمی کوردستانە تا قۆنا تا ساڵی 2009 ئێمە شەریکی حەقیقی بووین لە دوای 2009 کە دانگانێکێتی نیشتمانی کوردستان کەمی کردووە وای لێ هات کە کاریگەری لەسەر ئێمەش بوو لە حکومڕانی نەمانتوانی وەکو پێویست ئەگە دیقەت بێ لە 2009 تاوەکو ئێستا 2 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەم 16 ساڵا 2 ساڵ بەدەستیشێتی نیشتمانی کوردستانەوە بڕۆن ئێوە ڕاگەانکاران بڕۆن بزان لەو 2 ساڵا لەم شاری ئێمە چی خزمە گوزاری پێشکەش کرا و لەو 14 ساڵی دوای ئەو 2 ساڵەشە بزان چی کراوە زۆر سوپاس بۆ کاک زیاد جەبار لە پرسراوی ماڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە سوپاس بۆم دەرفەتە بینەرانی عزیز بەم شوازاتی ناکۆتیان بەرنامە تا بێگەشتنەوەیکی تر هەرشاد بن خواتان لەگەڵ